گەڕەکی ئەحمەداغا. ئەم گەڕەکە هاوسنوورە لەگەڵ گەڕەکەکانی قۆریە و گەڕەکی شوان و گەڕەکی عەجەمەکان و شەقامی ئەتڵەس و شەقامی کۆماری وەکو هێڵێکی ڕاست دەرچۆتە دەرەوە و ناوبانگی خۆی پەیدا کردووە. بنەڕەتی ناوەکەی هاوپەیوەستی ئەو چایخانەیە و ئەو کەسایەتی کە چایخانەکەی لەو شوێنەدا ئاوەدان کردووەتەوە ناوبانگی دەرکردووە و دابڕاوە لە گەڕەشی قۆریە و گەڕەکی شوان کە ئەویش کەسایەتێکی کوردی ئەم شارێ و بە ئەحمەداغای کەرکووچی ناوبانگی دەرکردووە. ئەحمەداغا کەسایەتیەکی کۆمەڵایەتی و خاوەن پیشەی سەردەمی خۆی بووە. ئەم کەسایەتیە کوردە ناودارەی کوردستان و خۆشەویستی خەڵکی کەرکووک ساڵی 1995 زاینی لە ناوچەی شێخ بزێنی سەر بە کەرکووک لەدایک بووە. ساڵی 1940 زاینی لە شاری کەرکووک بەرامبەر بە گەڕەکی قۆریە و بازاری قۆریە چەند پارچە زەویەکی کڕیوە و لەسەر زەویەکانی خانووی بۆ خانەوادەی خۆی و کەسوکاری دروست کردووە. پاشان لە کۆتایی چلەکانی سەدەی ڕابردوودا پارچە زەویەکی لەسەر جادەی بازاڕی قۆریە کڕیوە و چایخانەیەکی گەورەی لەسەر بنیاد ناوە. پاش تەواوبوونی چایخانەکە و کەوتنە خزمەتی گەشتیاریانەوە ئیدی ناوبانگ دەردەکات و دەبێتە مەڵبەندی کۆکردنەوە و دیداری شاعیران و ئەدیبان و بەرپرسان و سەرۆک عەشیرەتەکان و کەسایەتی ناوداری شارەکە لە کورد و تروکمان و سەرجەم خەڵکی ناوچەکانی دەوروبەری کەرکووک هەروەها لەلایەن هەموو چین و توێژەکانەوە ڕێزی لێگیراوە. ڕەفیق حلمی دامەزرێنەری حزبی هیوا لە یادداشتەکانی داباز دەکات و دەڵێت کە هاوکاری و دڵسۆزی حزبی هیوا بووە لە کەرکووک. ئەحمەداغا کوڕی مەردانە و لە ساڵی 1996 زاینی لە کەرکووک کۆچی دوایی کردووە. چایخانەکەی لە دواییدا گواسراوەتەوە بۆ شەقامی ئەوقاف کە خاوەنەکەی شوێنی سینەماوەتەنی بەکرێگرتووە و تاکە شوێن بووە لە کەرکووک فیلمی سینەمایی لێپشاندراوە. بۆیە بە ڕۆژ چایخانە و بە شەویش فیلمی سینەمایی لێ نیشاندراوە. هەر لەو چایخانەیەدا تیمی فاتیمە ڕەشیدی هاتوونەتە ئەو شوێنە و کاری هونەریان پێشکەش کردووە. لە جاری دووەم چایخانەکە گواسترایەوە بۆ نێو دارستانی زەیتونەکانی تەنیش سینەما سەلاحەدین، بەڵام لە دواییدا و بۆ یەکەم جار بلیاردی هێنا بۆ چایخانەکە بۆ ئەوەی یاری تێدا بکرێت. ئەم گەڕەکە لە سەرەتادا ماڵێکی زۆر لەمبەر و ئەو بەری هەبوو، بەڵام لەگەڵ پێشکەوتنی ئابووری ئەو بازاڕە زۆربەی ماڵەکان کرا بە دوکان و کۆگای کەلوپەل و فرۆشتنی مێوە و کەلوپەلی ماڵ و پێویستی ڕۆژانە. بۆیە لە ئێستادا بۆتە بازاڕێکی بازرگانی گەورە و لە چوارچەوەی گەڕەک چۆتە دەرەوە. لەم گەڕەکەدا دوو پێکاتەی کورد و تورکمان دەژین و
مێژویەکی دوور و درێژیان هەیە و وەکو برا ژیانی ڕۆژانە دەبەنە سەر. هەموو کەرکووک لە کێشەدا بێت ئەوان هیچ کێشەیان نییە و وەکو برا تامی خۆشی ژیان دەکەن و جیاوازی لە نێوانیاندا نییە و لە خۆشی و ناخۆشیدا بەشداری یەکتر دەکەن. دوکانەکانی ئەمبەر و ئەوبەری ئەم گەڕەکە هاوپیشەی جۆرا و جۆرن لە مۆڵ و نانەواخانە و سەمونخانە و میوەفرۆش و پێڵاوفرۆش و ماسی فرۆش و شیرەمەنی فرۆش کە هەموو بەیانیەک ماس و قەیماغ و کەرە دەهێنن دەیفرۆشن. جاران جێگای بازاڕی ئاڵتون فرۆشتن بوو. لە ڕابردوودا خانوەکانیان بە گەچ و بەردی سپی دروستکرا بوو لەسەر تەرزی بیناکاری چلەکان و پەنجاکانی سەدەی ڕابردووە، بەڵام کۆڵان و بیناکاری ناڕێشی تێدا بوو کە ژیان تێدا بازاڕیان شوێنی کرێکاران شوێنێکی گرنگی ئەم گەڕەکە و بازغاڕا کە بەیانیان لە ڕابردوو ئێستادا کرێکارێکی زۆر دەوەستن بۆ ڕۆیشتنە سەرکار و دابش دەبنە سەر شوێنە جۆرا جۆرەکانی کەرکووک. بۆیە هەر لە بەیانی زۆوە ئەم گەڕەکە جم و جۆڵی تێدا هەیە و دوکان و بازاڕەکانی کراوەیە. سەوزە فەتاح جەباری یەکێکە لە ژنە ئازا و مامانە بەناوبانگەکەی گەڕەکی ئەحمەداغا و ساریکە هەیە کە 102 ساڵ ژیا و خزمەتی مناڵی عەرەب و کورد و تورکمانی کردووە بەبێ جیاوازی تەنانەت مناڵی جوولەکە و مەسیحیشی خەتانە کردووە و هەر لە گۆڕستانی ئەحمەداغا نێژراوە. سەوزەخان ساڵی 1889 زاینی لە گوندی حەمە شەریف لەدایک بووە لە ناوچەی جەباری. شان بەشانی باوکی سەید عەلی جەباری کە خەڵکی کوڵەبان بووە کاری کردووە و خێزانەکەی بەخێو کردووە، بەڵام زۆر بەداخەوە لە دوای ڕووداوەکانی ساڵی 1950 شاری کەرکووک خۆشی لەم گەڕەکەدا نەما و کوردێکی زۆر کۆچیان کرد بۆ گەڕەکەکانی شۆڕیزە، ئیمام قاسم، ئازادی، زێویە، یادگار و بەرتەچیە لەبەر ئەو کەلێنە گەورەی کەوتە نێوان کورد و تورکمان لە کەرکووک و لەم گەڕەکەدا. دوکان و کۆگای ماسی فرۆشانیش لەسەر ئەم گەڕەک و بازاڕا سیمایشی تری داوە بەم شوێنە و هەر لە سەردەمانێکی زۆر ناوبانگی خۆی هەیە و جۆرەها ماسی هەموو ناوچەکانی عێراق دەفرۆشن و وەکاری فرۆشتنی گۆشت دەکەن بۆ شارەکانی دەوروبەری کەرکووک. وي وي بومباي